ئێرە ئۆسلۆیە، ئێرە مەملەکەتی بەفر و مرۆڤە قژزەردەکانە، ئێرە دواخاڵی باکووری گۆی زەویە لە کیشوەری ئەوروپاوە. ساڵانێکە ئەم وڵاتە بەهۆی بوونی کەسایەتێکی کوردەوە جێسەرنجی میدیا کوردی و ئەوروپیەکانە. نەجمەدین فەرەج ئەحمەدی ناسراو بە مەلاکرێکار ساڵی 1954 لە شاری سلێمانی لەدایک بووە. ژیانی سیاسی و کۆمەڵایەتی کرێکار بە چەندین هەڵبەز و دابەزی جێسەرنجدا تێپەڕیوە. ناوبراو لە سەرەتای هەفتاکانی سەدەی ڕابردوودا دەچێتە شاخ و دەبێتە پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێک لە جەنگاوەرە لاو بە جۆش و خڕۆشەکانی شۆڕشی ئەیلوول. کرێکار لەم قۆناغی ژیانیدا بەوە دەناسرێتەوە کە لە تەمەنی 17 ساڵیدا مەشقی لەسەر چەندین جۆرە چەک کردووە. هەر لەم تەمەنەدا کرێکار فڕۆکەیەکی عێراقی دەخاتە خوارەوە و سەری فڕۆکەوانەکە دەگرێت بە دەستەوە و لە پارچەکانی فڕۆکەکەش شەکرشکێنێک بۆ دایکی دروست دەکات و بە دیاری بۆی دەنێرێتەوە بۆ سلێمانی. لە دوای شکستی شۆڕشی ئەیلوول کرێکار دەگەڕێتەوە سلێمانی. پاشان لە فەرمانگەی ئەمێندارەتی گشتی کاروباری کۆمەڵایەتی لە شاری هەولێردا دەمەزرێت و ڕوو لەو شارە دەکات و ماوەی 3 ساڵ تێیدا دەمێنێتەوە. هاوشانی کاری فەرمانبەری کرێکار لە خوێندنگەی شەوان درێژە بە خوێندن دەدات. دوای تەواوکردنی قۆناغی ئامادەیی لە سەر خواستی خۆی دەچێتە بەشی عەرەبی کۆلیژی زمانی زانکۆی سلێمانی و بە پلەی دووەم ئەو کۆلێژە تەواو دەکات. ساڵی 1983 کرێکار هاوشانی عەلی باپیری هاوڕێی ڕوو لە وڵاتی ئێران دەکات و لەوێ سەلاحەدین محەممەد بەهائەدینی ئەمینداری ئێستای یەکگرتووی ئیسلامی دەبینێت. دوای 3 مانگ کرێکار لەگەڵەمەی دووەمیدا هەوڵی دروستکردنی ڕێکخستنێکی سیاسی سەربازی ئیخوانی دەدات، بەڵام لەم کارەدا سەرکەوتوو نابن. پاش ئەمە کرێکار دەبێتە پێشنوێش و وتارخوێنی مزگەوتی ناوکەمپی هاوارە عێراقیەکان لە شاری کەرەج. لە وتارێکیدا لەو مزگەوتە کرێکار ئاماژە بۆ دەدات کە گەر بێت و ئیمام خومەینی بێتە ئەم مزگەوتە و پێشنوێژی بکات، ئەوا دەبێت لە دوایەوە نوێژ نەکرێت چونکە ئەو نوێژە بەتاڵە. ئەم ڕستەیە دەبێتە هۆی مەترسی لەسەر کرێکار، بۆیە بە ناچاری ئەو کەمپە جێدەهێڵێت و بە نازنامەیەکی ساختەوە دەگەڕێتەوە شاری سلێمانی و ژیانی هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێکدا پێک دێنێت کە پێشتر لە قۆناغی زانکۆدا ناسیوێتی و ئافرەتێکی شیوعی بووە، بەڵام دوای گفتوگۆی زۆری کرێکار لەگەڵیدا بیر و ڕای گۆڕاوە و بووەتە ئیسلامی. پاش پرۆسەی هاوسەرگیری کرێکار و هاوسەرەکەی بەنهێنی دەچنەوە ئێران و لەوێوە بۆ بلوچستان و پاشان دەچنە ناوخاکی پاکستان. لێرەوە کرێکار بۆ یەکەم جار دەچێتە زیندان پاش ئەوەی گومانی لێ دەکەن کەسێکی فەڵەستینی بێت. دوای بەڕێکردنی 100 ڕۆژ لە زیندانی پاکستانەکاندا کرێکار ئازاد دەگرێت و لەگەڵ هاوسەرەکەی دەچێتە شاری کاراچی پاکستان. هەر لەم شارە کرێکار چەندین کەسایەتی دیار دەناسێت، لەوانە عەبدوڵڵا عەزام، قەلبەدین حکمەتیار، بورهانەدین ڕەبانی و چەندین کەسایەتی تر. ساڵی 1988 و پاش کارەساتی هەڵەبجە مەلاکرێکار هەست دەکات خەباتی ئەو لە ناو ئیخوان موسلیمیندا هیچ سوودێکی نییە. هیوای ئیخوان موسلیمین هەڵوێستیان بەرامبەر ئەو کارەساتی بەسەر کووردا هاتووە هەڵوێستێکی ڕوون و ئاشکرانیە، بۆیە بڕیار دەدات بۆ یەکجاری ڕیزەکانی ئیخوان موسلیمین و زانکۆ و تەنانەت شاری کاراتچیش بەجێ بێڵێت و ڕوو لە شاری پیشاوەر بکا بە مەبەستی نیشتەجێکردنی خێزانەکەی و گەڕانەوەی خۆی بۆ کوردستان. لەگەڵ گەڕانەوەیدا کرێکار ئاشنایەتی لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق پەیدا دەکات. دواتر بە یەکجاری پەیوەندی بە بزوتنەوەی ئیسلامیەوە دەکات و وەک سەرکردەی ڕەوتێکی سەلەفی جیهادی لەناو بزوتنەوەدا دەناسرێت و خەڵکێکی زۆری لێ کۆ دەبێتەوە. ساڵی 1989 لە یەکەمین کۆنگرەی بزوتنەوەی ئیسلامیدا دەبێتە ئەندامی شورای بزوتنەوە. لە کۆنگرەی دووەمیشدا بە هەمان پلە دەردەچێتەوە و باڵەکەی زیاتر برەو دەسەنێت. برەوسەندنی باڵی سەلەفی و توندڕەوی ناو بزوتنەوەی ئیسلامی بوونە خاڵی قوڵی ناکۆچی نێوان بزوتنەوەکە و یەکێتی نیشتیمانی کوردستان کە دوجار شەڕێکی خوێناوی لە نێوان ئەم دوو حیزبەدا لێکەوتەوە با شکستی بزوتنەوەی ئیسلامی کۆتایی پێهات. ساڵی 1992 کرێکار و خێزانەکەی لە شاری پیشاوەری پاکستانەوە ڕویان لە نەرویج کرد و لەو وڵاتە مافی پەناهەندەیی سیاسیان وەرگرت. لە کۆتایی نەوەدەکانی سەدەی ڕابردوودا تا دەهات ناکۆکی زیاتر دەکەوتە نێو سێباڵەکەی بزوتنەوەی ئیسلامیەوە، یەکێکیان بە باڵی شێخ عەلی عەبدولعەزیز و یەکێکیشیان بە باڵی مەلاکرێکار و سێمیشیان بە باڵی عەلی باپیر ناسرا بوو. تا کار گەیشتە ئەوەی ئەو سێباڵە لە سەرەتای ساڵەکانی 2000دا لێک جیابوون و باڵێکیان کە زۆر نزیک بوو لە مەلاکرێکارەوە
ناویان لە خۆیان نا جوندول ئیسلام و باڵەکەی عەلی باپیش ناویان لە خۆیان نا کۆمەڵی ئیسلامی. هەر لە سەرەتای جیابوونەوەیانەوە جوندول ئیسلام لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتنە شەڕێکی قورسەوە. لەم سەروبەندەدا داوا لە مەلاکرێکار کرا کە ڕەوتێکی تایبەتی هەبوو خۆی ببووە ئەمیریان ببێتە ناوبژیوان لەو شەڕەدا. سەرنجام ناوبژیوانەکە یەکگرتنی جوندول ئیسلام و باڵەکەی مەلاکرێکاری لێکەوتەوە، ناویان لە خۆیان نا ئەنسارول ئیسلام، کە دواتر ئەوانیش لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا با شەڕێکی قورسدا تێپەڕی تا ساڵی 2003 لە سەروبەندی پرۆسەی ئازادی عێراقدا درانە بەرم و شەکی ئەمریکی و لە ناوچەکانی هەورامان دەرکرا. ڕۆژی 6 نۆی 2002 لە کاتێکدا کرێکار چەند ڕۆژێکی کەم بوو لە هۆڵنداوە ڕووی لە ئێران کردبوو تا لەو ڕێگەیەوە بگەڕێتەوە کوردستان، لە وڵاتە دەست بەسەر کرا و ڕەوانەی هۆڵندا کرایەوە. لە هۆڵنداش کرێکار بە هەمان شێوە بۆ ماوەی 4 مانگ دەست بەسەر کرا و لەو ماوەیەدا چەندین جار لەلایەن دەستگا هەواڵگرەکانەوە لێکۆڵینەوەی لەگەڵدا کرا. چەندین تۆمەتخرانە پاڵ کرێکار لە دیارترین و سەرنجڕاکێشترینیان ئەو تۆمەتە بوو کە ئوردن خستبووە پاڵی، وایە بڕێک مادەی بێهۆشکەری بردوۆتە ئەو وڵاتە و بازرگانی پێوە کردووە. دوای 4 مانگ دەست بەسەری لە هۆڵندا کرێکار ڕەوانی نەرویج کرایەوە، بەڵام لە ڕۆژی 20 دوای 2003ەوە کرێکار لە نەرویج پاسپۆرت و مافیمانە و پەناهەندەی لێسەندراوەتەوە. ئێستا لەو وڵاتە هیچ مافێکی نییە و بەردەوام هەڕەشەی دیپۆرتکردنەوەی بۆ عێراق لەسەرە. گەرچی زۆربەی خەڵک کرێکار وەک بانخوازێکی ئیسلامی توندڕە دەناسن، بەڵام ئەو دوو دیوانی شاری چاپکراوی هەیە بە ناوەکانی ژانی لەدایک بوون و ئازاری مانەوە. کرێکار دەڵێ ئێخوان موسلیمین فێری بنەمایەکیان کردم کە ئێستاش لە سەری دەڕۆم، لەویژەوەیە لە هەموو شتێک زانستێک وەرگرە، لە هەموو زانستێک شتێک بزانە، لە زانستێکیش هەموو شتێک بزانە. بە گوتەی خۆشی کرێکار تا ئێستا زیاتر لە 5,000 کتێبی لە هەموو بوارە جیاجەکانی معریفەدا خوێندوێتەوە. کامێرای NRT لە ئۆسلۆ ڕووی لە ماڵی کرێکار کردوون بە پێچەوانی کەش و هەوای ساردی ئەو شارەوە بە گەرمی لەلایەن ناوبراوە پێشوازی کرا. سرچان بخیر و سرچان خیر بسرچان فرمان خیر. میوانی ئەم دیدارەمان کەسێکی ناسراوە بەوەی کە دوژمنەکانی کەمتر نییە لە دۆستەکانی. ساڵانێکی زۆرە میدیای کوردی و نەرویجی و تەنانەت بگرە ئەوروپیشی بە خۆی و سەرقاڵ کردووە. میوانەکەمان مەلا کرێکارە. سپاس بۆ ڕخساندنی ئەم دیدارە. زۆر سپاس بۆیەوەش بەخێر بێ. سپاس. سەرەتا حەزەکەم بەوە دەست پێکەم پرسم چۆن ناو بێنم؟ مامۆستا کرێکار، مەلا کرێکار کامیان؟ یەکەم مەلا کرێکار جنێوە، چکە جنێوی جەلال تاڵەبانیە کە لە ساڵی 1992 لە ناو جەمعێک لە کادرانی خۆیان بەگاڵتە پێکردنەوەڵێ مەلا کرێکار، مەلا پڕۆلیتار. ئەوە یەکەم جنێوێکە کە لێوە هاتووە. جنا بە نیسبەت منەوە تەوان مەلایەتی فەخر و شانازیە، مەلایەتی پەیامی پێغەمبەرانە و پێشەوایەتی میلەتانە بۆ گۆڕانکاری. ئەمما مەلایەتیەکی ترکە عایدی اتحاد العولەمایە و عایدی ئەوقافە و عایدی ڕەسمیاتە، ئەوە وەزیفەی ئەوقافە، وەکو مامۆستا و سلکی سەحی و ئەوانی تر وایە. بە نیسبەتی مامۆستا کرێکاریشەوە خەڵک دەڵێ مامۆستا کرێکارە، ژنا کرێکار لەقەبێکی شیعریە، هەر پێشم بڵێ کرێکار پێم عادیە. باشە ئەگەر خۆت پێناسە بکەی چۆن خۆ دەناسێنی؟ وەکو وتاربێژێکی ئاینی، سیاسی، ئۆپۆزیسیۆن، مجاهید، چۆن چ شێوەیەک خۆت پێناسە؟ من وەکو مسلمانێکی کورد، مسلمانێک بە کامل معنای کەلیمەی مسلمان بوون، واتە وەرگرتنی ئیسلام وەکو دید و ڕێباز، وەکو عیبادات، وەکو شەریعەت، وەکو بانگەوازێکی گۆڕانکاری، وەکو ڕەنجدانێک بۆ دروستکردنی دارالئیسلامێک کە سەروەری شەرعی تیا بێتە دی. ئەمە وەکو مسلمانێک و کوردیشم، چونکە ئەم فکرە و دید و تێڕوانینە پێویستە بێتە سەر واقعی ئەو میلەتەی کە تایە ژین کە کوردە، بۆ لاوردنی ئەو هەموو مەزڵومەتەی کە لەسەری کۆبۆتەوە. وەکو کوردستانیش بیرەکەمەوە سەر بە هیچ شوێنێکی دەرەکی نیم، پەیوەندیشم لەگەڵ هیچ شوێنێکی دەرەکیانی. دوام کوردێکی مسلمان یا مسلمانێکی کورد فەرق ناکە. ئەو جەدەلێکی هەرزەکارانەیە، هی بێ ئیشیە بەڕاستی، چونکە
کابرا قەت پێی ناڵن تۆ مارکسێکی کورد مارکسیەکی کوردیا کوردێکی مارکسی هەبوو لە کابرای مسلمان بۆ برسن باشە مسلمانێتێکە کۆمەڵێک دید و تێڕوانینە ئەفکارە بەرنامەیە لەسەری هەیەی کۆمەڵە معتەقەداتە هەرە میسانێ و شەڕواڵ لە پێ ینی چ زەرەرێکی لەوە داوە کە هەردووچیان لە یەک کاتا بن با ئەگەر ئێستا بڕۆینە ئەو لەو محوەرە قسە بکەین ئێستا لە ساڵێک لەمەوبەر تقریبا بالضبط ساڵێک لەمەوبەرەکە کە لە مانگیەکی 2010 هەوڵی تیرۆرکردنە درا لەلایەن کەسێکەوە کەسێکی نەناسراوە پاش یەک ساڵ ئەو کەسە ئێستا دەستگیر کراوە یعنی کە ئێستا مانگیەکی 2011 ئەو کەسە دەستگیر کرا بالضبط پاش یەک ساڵ تۆ شکل لە چەند لایەنێک و چەند کەسێک و شکل هەبوو بەڵام کەسە تاوانبار نەکرد ئەو کەسێک کێژی گیراوە ئەو کەسە بوو کە جێی شک بوو پێشتر ئێمە نازانین کەسێکە یا کەسانێکن و چ لایەنێک لە پشتێتی و هێشتا توێژینەوەکانی پۆلیسیش دەری نەخستووە کە ئەو کەسە تاوانبارەیان نەبێ گومانە بێ بچێتە دادگا و ئەو گومانانە یا بڕەونەوە لە قازانجی دادگا قازانجی کێشەکە یان لە قازانجی کابرا خۆی بێ و بەری دەرەچێ ئێمە نازانین ئێستا تا چ ڕادەیەک وایە و هەروەها ناژبێ حساب بۆ بکەین ئەگەر گومانەکان هاتنە سەر کابرایەکی کورد یا چەند کەسێکی کورد ئیتر لایەنی تر جێی گومان نەمێنن لەبەرەوە قەزێکە بۆ خۆی ئاڵۆزە پۆلیس هەر بە دوای قەزێکەی هەڕاتەوە دیسان تحقیقاتێکی خەیاڵی کراوەتیایە بەڵێ ئەوەی کە هەوڵی ئەو هەوڵە یا بەرامبەر بە تۆ کورد بوون ئەوروپی بوون چۆنەری بوون ئێستا تحقیقات لەگەڵ هەموو جنسێک کراوە لەگەڵ هەموو توخمێک لەوانە هەیە کووردە هەیە غەیری کووردە و غەیرە کوردەکانیش بە هەمان شێوەتیانە کە تاوانبارە یا جێگومانە لەبەرەوەی تر بەڵام زۆرتر گومانەکە بۆ چەند کەسێکی کورد چووە کە تحقیقاتی پۆلیس زۆرتری تر تەرکیزی کردوتەوە سەر ئەوان ینی زیاتر گومانەکان وا دیارە لەسەریان خولاوەت ئەوە ژیراوە کووردە بەڵێ باشە ئەگەر ئێستا با بڵێن تەورەکە باسی ئەوکەین ئێستا ژیانی تۆ کە لە نەرویجی ماوەی لە مانگیەکی 2011 پارێزەرەکە هەواڵێکی بڵاو کردەوە وتی مامۆستاکرێکار بە تەمایە بگەڕێتەوە کوردستان و ئەمەش وەزیری دەرەوەی نەرویجی زۆر خۆشحاڵ کرد و وتی زۆر خۆشحاڵە بەوە بەڵام تۆ لە هەر لە هەواڵەکە باسی ئەوە کە محامەکە کە بە تەمای ساڵێ 2-3 ساڵێکە بگەڕێتەوە نازانی کەی مەبەست چۆن ئەم مەسەلەیە چۆن ئەگەر ومان باسکەی کێ گەڕێتەوە بۆ چۆ گەڕێتەوە چۆن ئەم مەسەلەیە بۆ و ئێستاش باسکران یەکەم لەبەرەوەی لەم ماوەیە نزیکی 400 کەسیان ناردۆتەوە و خەڵکیەکە نێرێتەوە عادەتەن بۆ ملاولا حیزبە لیبراڵەکانیش یەمینیەکان بڵێن ڕاستڕەوەکان کە وەکو خەسمی من هەڵس و کەوتەکان ئەوان ئیسارە کرد کە بۆچی مەلاکرەکار نانێرێتەوە ئەویش لە وەڵامی ئەوەی ئاڵێ باشە خۆ کەس خۆشحاڵ نییە بەقەدەر چوونەوەی مەلاکرەکار وەکو خۆی بۆ وڵاتی خۆی ئەو لە هەموو کەس خۆشحاڵترە بۆی کێسە لە وڵاتی خۆیان وایە و بڕیاری مەحکەمەش دراوە و شتێکی قانونیە کۆتایی پێ هاتووە وەکو سیاسەت مەدارەکانیش هەوڵی خۆیان خستۆتە گەڕ بەڵام ئەمە کارێک نییە ئێستا ئەنجام بدرێت ئەمە کۆمەڵێک لەمپەری لە ڕێگایە کۆمەڵێک بربەست هەن کە ئەو بربەستانە لە ڕێی کەسێکی ترانین کە تەسلیمەکرێت ئەمە ئیتر بوو بەو زەجەیە کە گوایە مەلاکرەکار داوایەوەکە کە بگەڕێتەوە داواشم نەکردو داواشم نەکردەوە بە کەسیشم نەوتەوە دوایەوە مەخۆ هەروە جادەی قیر نییە خۆ بلیت ببڕین و بڕینەوە لە مەتارێکا دابەزی ئەو کەسانەی ئەم قەزەی مەلاکرێکاریان دروست کردو خۆیان مەسئولن لەوەی بچووچیکەنەوە ئەو قەزەی من نەماوە ئێستا لە سەرەتاو بە نەرویجیەکانم وتم ئێوە فووەکە نەمیزەڵانێک ڕەسمتان لەسەر کێشا و ڕەسمی کرێکار ڕەسمێکی ترسناک و تافووی پیاکەن چاوی زەخترە بێ بۆی میلەتی خۆتان بترسێنن بۆی ئەم ترسەش تەوزیف بکەنەوە بۆ کارێکی سیاسی ئێستا میزەڵانەکانەوەندە فوتێ کردووە نە پێیان فشەکرێتەوە نا پێشیانە تەقی ئەش ترسن لە دەستیانە بتەقی بە مناڵەن وەرە تۆ تەگویرێکی بکەڵم نا کەسەی فوی تێ کردو تەگویری بکە من پێش دروستبوونی قەزەی مەلاکرێکار لە نەرویجە کابرایەکی کورد بووەکۆ هەموو هەزاران کوردەی کە لێرە ئەژین ئەهاتمەوە ڕۆشتمە هاتمە ماڵی خۆم و 2 مانگ 3 مانگ ئەمامەوە گەڕامەوە بۆ وڵاتی خۆم بۆ کوردستان بەڵام کە تۆ قەزێکە دوا گەورە کردو بڕۆ تۆ خۆت مەسئولی ئەسڵەن خۆی تێناگەێنم چونکە من جارەوە ساڵێکیشە
هەرچی ڕاکەن بە دوامە مقابلەیەکیشم قبول نەکردو جوابیشیان نادم من گەڕامەوە سەر کوڕە پۆلیسەکەی جارانی خۆم و نەمەلاکرە کارە گەورەکەی تۆم بە مقابلە ڕاکەی بە دوامە تەواو من هەوە ئەو کەسە کوردەم کە هاتمەوە بە ماڵەوە ئیسراحەتێکیە کرد لە بنبەردێکی ئەم نەرویجەیەوە گەڕایە هیچی تر تۆش بڕۆ کێشەکەت گەورە کردو بۆ سیاسەتی جۆرج بۆش بڕۆ بچووکی کەرەوە چ مشکلەیەکی منە تۆ مەبەست لەوەسە خۆشە باسیەوەت کرد کە ئەما خۆیان تۆیان کێشەکەی تۆیان گەورە کردووە و زۆر جاش لە ڕۆژنامە ئەوروپیەکانە بە گشتی ئەبینین باز لە تۆوەکە نەڵەن میوانێکی نەخوازراوە ئێمە پێمان خۆش نییە لێرەیە چۆن ئەم شتە سەیرەکەی تۆ هیچ نییە جارێکەکەم ئەو قسەیە بەقەدەر ئەوەندەی کە خەڵکێک بڵێ ئێمە حەز ناکەین کرێکار لێرە بێ بەقەدەر ئەوەندەش خەڵکێک هەیەڵێ ئێمە چ مەناعەتێکمان نییە لێرە بێ 20 ساڵە کابرا مخالفەی هیچ شتێکی نەکرد 20 ساڵە هیچ جەریمەیەکی لێ دەرنەکەوتو 20 ساڵە کەسی هەن نەداوە لەسەر هیچ جەریمێ باشە 20 ساڵە کابرا لێرەیە مخالفەیەکی لە پاسا نەکردو لە بازاڕا نەکردو لە مەکتەبێکا نەکردو لە شوێنە نەکردو 20 ساڵە کابرا دانیشتو بە مسالمی تۆ بتێ بیخەیتە بەحرێکی خوێنەوە یعنی لە پێناوی چی ئەم خەتۆیە ئەنجێ لە پێناوی جۆرج بۆش و سیاسەتێکی عودوانی دوژمنکارانە بەرامبەر بە ئیسلام کابرا کە ئەڵێ میوانێکی نەخوازراوە بەس بۆچی وای لێ هاتۆ کە نەخوازراوی خۆ ناکرێ ئەم پەڵە ڕەشە هەروە بە ئاسانی ئیکسە ساڵێ ئەڵێ هەوڵدانەکە بۆ ئەوی ببەنە میسر لەوێ باش خەڵگە گورن لەوێش باش وای لێەکەن کە هەموو پەنجەکانی مۆرکە دوایی کە ئەویان نەتوانی من لە هۆڵەندا گیرا بووم قەزەی مخەدراتیان ئامادەکرد بۆ ئەوەی بە پێی قانونە کە بتوانێت من تەسلیم بە ئوردون کە کە لە نێوانی ڕێکەوتنەکە لە نێوانی ئوردون و هۆڵەندایە بوو دوای ئەوانەشیان بۆ نەچوە سەر چونکە لە ڕووی قانونیەوە نائەکرێت من لە ئوردونم دیبوونە هیرۆین وەختە دادگای هۆڵەندی کە ئاهات و محکەمەکەی منیە کردەوە و لەبەر خطوورەتی منیش منیان نابڕوە محکەمەکەیانە هێنا بۆ زیندان قاعەیە کرا بە محکەمە و منیانە هێنا بۆی و پرسیارەکان وەڵام مەداهەوە یوتە من هەر توولی عمرم هیرۆینم نەدیوە هەر ئوردونیشم نەدیوە قازەکەشی تر پێی سیر بوو تەمام دوایە کە ئوردونی ژەڵێ بڕێکی زۆری هێناوە فرۆشتوێتی ئێ بڕەکەت چییە بە کیلۆیە بە غرامە بە تەنە دوای چۆن هێنامە بۆ وردن هەردوو لە ڕێی قسەی هیچ و پووز دەرچوون ئەحکامەکەش دەرچوون نە من هەر نەشم دیوە ئەحکامەکەش دەرچوو 15 ساڵ سجنشم لەسەر ئێستا ئێ لەبەرە گەڕانەوەکەش خۆی ئەمەیەکێکە لە مەتەڵەکان تۆ من سواری تیاری هەر شوێنە بم لە ئاسمانی هەر شوێنە کابێت کە بمگرن ئەنترۆپۆڵم ئەمگرە و تەسلیم بە وردن مەکە 15 ساڵ زیندان لەوێ بەڵێ ئەو پاسی 5 ساڵێک ڕێسە دیسان لە مانگیشی ئەم 2011 دیسان باسیەوە کاتەوە نەروی جەڵێ ئەتوانین محکەمەی کەن و 5 ساڵ حکم وەرگرێت هیچ نییە هەر قسە ئەمە هەر قسەیەکە کاتی خۆی من لەگەڵ ڕۆژنامەوانانی بێگانەیە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیە وتم ئەو کەسێک کە من تەسلیم بە گۆمی خوێنەکە لە عێراقا بێەوە بزانە سەری بەسەرمەوەی نابێ هەروە بزانە بە سادە و ساویلکەی وەڵام من تەسلیم بە گۆمی خوێنەکە من لەوێ عەدام کرێم و ئەویش وەکو زەمانی سپارتاکۆس وەکو مەلعەبەکەی ڕۆمادانیشە بزانە چۆن ئەم عەبدە شێر پەلاماریەدەن و کەڵوەی لێگیرەکە ئەو خەونە سەوزەیە بێ بخاتەوە کەنارەوە ئێمە لە عالەمێکە هەژین ئێستا ئەو عالەمە خەیاڵ پڵاویەی ڕۆستەقڕاتیەکانی ئەمان نییە دانیشە سەیری مەرجی من کا بەو شێوەی ئیتر قسەکە طبعاً چوە شکاتی کردووە یەکێ لەم ڕئیسە حیزبانەی ئێرە شکاتی کردووە کە مەراکرەکار هەڕەشەی لە ئێمە کردووە و ئەوەش دڵخۆهین یەکێتیە کە نووسیویانە لە خۆشیاڵێ ئەگەر وابێ مەلاکرەکار 15 ساڵ حکومە بێ شۆش هیچ نییە ئەوەش نەزانینە لە قانونە چکە تۆ هەڕەشە لە هەر کەسێ بکەی لێرە ناکاتە 6 مانگ سجن وان فەرز ناکردیشی کە من هەڕەشەشم لێ نەکردو من لە ڕۆژنامەیەکی نەرویجیا دیم کە باسی ئەوەی کرد هەر قسەیەوە ئافرەتەیە ئەویش نەقلی کردووە تۆ ترش و خێ هەتا باسی ئەوژەکە لە ڕۆژنامەیەشکەی نەرویجی ئافتن پۆستنە
باسیەوە کە ئاڵێ مەجال هەیە بۆ ناردنەوەی کرێکار لەبەر ئەوەی کوردستان خەریکە بە وڵاتێکی سەربەخۆ و پارتە ئەلمانیەکان دەسەڵاتە گردە دەست بەرەو دیموکراتیە دەڕوا مەجال هەیە کە بنێرێت. ئەوەش هیچ نییە، ئەوە بێ قسەیەک بە قانونی نرویجی قەناعەتی پێ بکە. بوون بە وڵاتی سەربەخۆ نابێت بە دەلیلیەوەی خەڵک بگەڕێت یا تەسلیم بکرێتەوە. کۆسۆڤۆ بوو بە وڵاتی سەربەخۆ، ئەوروپا بە کەزەڵێ بێ بڕۆیتەوە کە ئیتیحادی ئەوروپیە لەناو ئەوروپاشە هەژی وە جەلادیش نین وەکو کە میسر و ئەو شوێنانە جەلاد. ئەی باشە خەڵکێکی لیبی بۆچی تەسلیم ناکرێنەوە؟ یعنی گەر کوردستان بوو بە دەوڵەتی ترامەی کە بەرهەڵسکاری پارتی وێچێتیە بێ بخرێتەوە جەلادەکان بخرێتەوە بەردەستی ئەوان نا. لەبەرەوە بێ شتێک بێ قانونی نەروێجی قبوڵی کە قسە لەسەر سیاسەت مەدار و سەحافە ناکرێت. ئەبێ وەرەقەیەک بێ بەڕەسمی قانونی نەروێجی سقی پێ بکە. ژنا وەرەقەکە خۆ جەلال تاڵەبانی وتی بابەت دە وەرەقا نووسم، ئێوتیان وەرەقەی تۆکو لە مانگی 2003 کوردستانە بەجێشت و گەڕایتەوە لە 2002 بەجێ لە 2003 ئەو مافانەی کە هەبوو لە نەرویج و پەنابەر هەمویان لێ ساندیتەوە وەستێنرا. با بڵێن ئێستا بەس تەنها لێرەی ئەژنا مافی پەنابەریت نییە. هیچ مافێکم نەماوە، مانگێکی ترە و چمە نۆیەم ساڵەوە کەیتر من هەر لە ماڵەوەم و هیچ مافێکی حتا سەحیشم نییە. ئەی چۆن ژیان بەسەر بێتوانی ژیان طبعا خێزانم لە ڕەوزەی مناڵانە تر بەڕاتوی ئەوە ژین و بەڵێ تر ئەی وەکو بەچیەوە مەشغوڵە بی مەسەن لە ماڵەوە بی چۆن یعنی ئەگەر من ڕۆژێکی ئاسایی چۆنە بێتە سەر؟ بەفەزلی خوای گەورە من بۆ خۆم هەر لە کۆنەوە هەر شەیدای کتێبم و خوێندنەوە و لەسەر زەمەنی ئینتەرنێتە تر لەسەر کۆمپیوتەر و ئینتەرنێت و نووسین و تەرجومە و ئەمانە ڕەنگە ڕۆژی وا هەیە 15 ساعات لەسەر کۆمپیوتەر زیاتر بە مەشغوڵم پێوەی بۆ مەشغوڵی. بەڵێ بێگومانە ئەوەندە مەشغوڵم ئێستا جارێ مەجالم نابێت جوابی تەلەفۆنێ بدەم. جیازێکی زۆر زۆر نابینی لە شاخەوە و لە چەکە و لە خۆی ئەبێت تۆوا بگونجەی لەگەڵ بیئی کە بەسەر تا فەرزەکرێ خۆ ناکرێ من ئێستا بڵم ئەو زمانی کە ئەوەندە سەفەرمە کردووە ڕۆیشتمەوە هات من هەر پێم ناکەوتە هەرس جاری وا هەبوو لە 3 ڕۆژە لە 9 ڕۆژە چوومەتە 4 وڵاتی ئەوروپی بە شارەکانیەوە هیچ جیاوازی محاضرەیە لێرە خوتبەیەک لێرە دەرسێک لێرە شتێکی تر نیشاتێکی تر پارەکۆکردنەوەیەک لێرە گەڕاوم بە هەمویانە بەڵامی تر خۆێستا نابێت خەفەت بووە بخۆم بڵێم وەڵا ئای ئەو زەمانەوە ئەڕۆیشتم ئێستا ئەمان لێ سندومەوە لیان سندومەوە دەفتەرێکە دایان خۆیان وەریان کرد. من پێشەوەی بێم بۆ ئێرە بە پێی نەزەری ماسلۆ ئیتیحادی بڵێن ئەوروپا بە شێوەیەکی گشتی لەسەر ئەو دامەزرە کە مافی ئینسان بریتیە لە پەیژەیەک لە قادرمەیەک قاتی یەکەم پێ وترە فسیۆلۆجیکەل نیدز ئەوانەی کە پێداویستی ژیانن وەکو هەوا و ئاو و خۆراک و خواردنەوە ئەوانە ئەما بێت تەمین بکرێت دوای ئەو سکیۆریتی نیدز ئەمان دێ ئەمانە بە ئیقامەیە بە ڤیزەیە بە جەوازە بە جنسیە بەمانەیە بە ئەمانی پۆلیسە ئەمانی خۆراکە هەموو جۆرە ئەمانێکی ترکای دوای ئەو پێوترە سۆشیال ئەفیلیشن نیدز یعنی پێداویستی هەستی ئینتیما و تێربوونی ئینتیمای جەماعی. من یەکەم و دووەمم لە پاکستان هەبوو مامۆستای جامعە بووم و سیارەی خۆم و ماڵی خۆم و ئیمکانێت بەقەدەر 5 دکتۆر وەرمەگرت لە پاکستان پێشەوەی بێمە ئێرە لە ئەمانیشا بووم وەرەقەی ئومەمی متحیدەشم پێ بوو هەوێ ئێوانم پێ بوو هاتمەوە گەڕام و ئەم دوانە هەردووکی هەبوو کە هاتم بە دوایەوەی ئینتیمای خۆم بدۆزمەوە بزانم لەم حەزارەتە گەورەی ئەوروپا دروستی کردووە بزانم شوێنی ئوسولیەکی وەکو من کوێیە خۆم نەدۆزیەوە تیا لە بەر ڕقوقین و حەقدی ئەمان حەقدێکی مەوروث تاریخی 1400 ساڵ لە ئیسلام کە زانیان منم مسلمانە ئوسولیم 1000 تۆمەتیان بۆ دروست کردم 40 جار چوومەتە دادگا بە 40 تۆمەتی جیاواز 40 جار مخابراتی دەوڵات تحقیقی لەگەڵ کردن تحقیقی وها بە 3-4 ڕۆژی خایانووە دیسان ڕۆشتون و هاتوونەتەوە وەکو مخابراتی ئەڵمانی هیچ شتێ لەسەر من کە ئیسپات نەبوو سەیرەکەن بەس ئەفکاریەتی هەرچەنەکەن ئابەم دیموکراتیەتی خۆیان ئیستیعابی ئەوە ناکە مسلمانێکی ئوسولی لە ناوی هەبژی ئەمە ئێستا و هەموو حەق دوقینێکە بەرامبەر بە ئیسلامەیە ئەمەشە سەبەب بۆ مەنعکردنی منارەکان لە مزگەوتەکانی سویسرا 178 منارەیە لە هەموو ئەو وڵاتەیە
باش ئێمە هەموو کەنایسەمان چۆن لە وڵاتی مسلمانە قوبوڵ کرد ئەم هەموو جوولەکە و ئەفکار و ئەقوام و خەڵکە چۆن لەو حەزارەتە ئێمە جێگایوەتەوە 1291 ساڵیش ئیسلام بەم شەریعەتی خۆی حکمی کرد نیوەی سەرزەوی حکم کرد باشە پیاوانی دەوروبەری سەیدنا عیسا حەواریەکانی و پێوترێ حەواری یۆحەنا و مەرقس لە ناو مزگەوتی ئێمە دفن کراوە ئەیکوا حەزارەتی 600 ساڵی ئێمە لە ئەندەلوس لەبەرەوە ئەمان کە نەئەتوانی احتیوای من بکەنەوە هەر چۆنە بویستان فڕی دەنە دەرەوە ئەو تۆمەتەشیان دروست کردبووە هەموو قەزەیە 5 ملیۆن دۆلاریشان لەسەر سەرف کرد ئێستا خۆیانیانە هەر چۆنە بە من وەکو شاهیدی زیندوو زوو دەمکوت بکرێم بکوژرێم بفەوتێم بۆی ئەم قەزەیە پان بێت چونکە لە هەبوونی منە ئەترسن دیسان ئەم قەزەیە هەڵبداتەوە جارێکی کە هەڵبداتەوەڵەن وەرە چێ ئەم قەزەی دروست کرد کە ئێمە 30 ملیۆن کڕۆن واتە 5 ملیۆن دۆلار سەرفکەین بە دوای قەزەیەکە پێوترە قەزەی مەلاکرێکار وەکو شەڕەکەی پارتی وێچێتی وهاب لە تووتمە دەستی پێکرد و شەڕ گەیشتە زارگەلی خەلیفان دوای تێکشکانەوە و هاتنەوە تووتمێ و لە بالیسان دانیشتن و ئاو بێن و دەست بشەوە ئەمەش وایە مەوەس لەوەیە سەکە تۆ باسەکە دوو جیهانی زۆر جیاواز تۆ دوو ژیانی زۆر جیاواز ژیاوی هیچ تەسیری کردووەتە بەڵێ گۆڕانکاری کردووە لە فیکری تۆیە بۆ نمونە زۆر باسەکرێ لە سایتی ئینتەرنێت و لە زۆر شوێنە ئەوتێ هەستەکرێ فیکری مامۆستاکرێکار گۆڕانکاری بەسەر هاتووە با بڵێ میان ڕەوانەتر بووە بۆ نمونە ئەڵێن لە وتارێکە لە کوردستان لە ساڵی نەوەکانە ئەوەی وتارێک داوە لەسەرەوەی گەر کەسێک دژایەتی ئیسلامی کرد بە کردەوە ئەوە پێویست بە فتووا ناکات لە هەر کۆڵانێکدا موسڵمانێک بۆی هەڵکەو بە تەورێک ملی ببڕێ بەڵام ئێستا ئەو جۆرە وتاران نییە مەسەن لە چاوپێکەوتنیی تازە تا باسیەوەکەی ئەڵەی ئیسلام ئێمە باوەڕمان بۆ نیە ئیسلام بدەین بەسەر خەڵکیدا چونکە ئیسلام دینداریە قەناعەت و فیکر و ژیری و ویجدانە پابەندبوونی قیەم و خواپەرستی ڕۆژانەیە ئەمە دوو شتی جیاوازن یەکەم ئەوە لە 25/1992 قسەی یەکەمم کە کردو بەرامبەر بە شێرکۆڤێکەس حاکمی وڵاتێکی مسلمانە بۆی نییە ئەو کوفرە زەقانە لە وڵاتەیە لەسەر حکم و دەسەڵاتەوە بکە هەرچی کەسێ کوفر و دەسەڵاتی بوو پێکەوە لێ قبوڵ ناکرد ئەبێتە بەڕای ئیسلامەتیەکە بکا بۆی بڵێ من کافرم و حکومەکە یان ناتوانێت بژ لە من مسلمانم و حکمی کوفریشتان بەسەراکەم و کوفرەژەکەم ئەو جوابێ شێرکۆڤێکەس نە ئەو کاتە گۆڕاوە 25/9/92 نە 25/2012 گۆڕێ چکۆ ئەنا ئەحکامی شەرعین هەرچی کەسێک دەسەڵاتدار بوو کوفری بواحی لێوە دەرکەوت يجوز الخروج عليه يعني پێویستە شۆڕشی بەرامبەر بکرێ کە توانای مسلمانانە بوو ئەمە فەرق ناکات شێرکۆڤێکەس بێکەس شێرکۆ جەلال تاڵەبانی مەسعود بەرزانی وەک یەک وایە ئەم مەسەلەی تریان کە ئیسلام ناتوانین ئێمە بیدەین بەسەر خەڵکە چونکە ئیسلام وجدانی ئینسانە لە ناخیە قەناعەتکردنیشی ناخە من چۆن نتوانم بە زۆر تۆ ئیجبار بکەم من نتوانم وار لێ بکەم وەرەقەیەکی ئیمزاکەی وەکو جەلادانی پارتی وێچێتی بەس خۆ من ناتوانم تو وار لە تۆ بکەم تۆ منو خۆش بێت چکە خۆشەویستی لە ناخی خۆتایە من ناتوانم وار لێ بکەم وەلاءت بۆ پارتی هەیە ئیجبارت کەمە بێ وەلاءت بۆ یەکێتی هەبێ پەڕۆسەوزەکە تێوە پێچمە عەلەمەکەش هەڵ بەرزەکەی تۆ ڕەسمی جەلال تاڵەبانیش هەڵەگری بەڵام تۆ لە ناخی خۆتە هەر مەسعود بەرزانیت خۆش ئەمانە عیلاقەی بە یەکترەوە هەیە بۆیە ئیسلام ناتوانی بە چەکوش بدەی بەسەر خەڵکە ئەفکارێک کە بە چەکوش درا بەسەر خەڵکە وەکو چەکش و داسەکەی لینین تەواو کورتترین حەضارەت بۆ 70 ساڵ تولی نەچێشە ئینهیاری کردنیەوەی سەر ئەرز بەدەست کۆمونیستیەوە بوو هەمووی ڕووخاو هاتە خوارەوە لەبەر چی لەبەرەوە لەگەڵ سروشتی ئینسانە ناگونج ئیسلام ئێمە باوەڕمان وایە سنووری من کۆتایی دێکە سنووری جەنابەت دەست پێک سنووری تۆ سنووری عەقیدەیە سنووری فکرە سنووری بربڕینتە سنووری کۆبوونەوەتە سنووری مزاهرەتە سنووری خاوەنێتیە سنووری کولتورە تۆ چۆنە خۆی خۆ عیلاقەی بەسەر منەوە نییە چۆن بیرەکەی تۆ چۆن ئەبینی بیرکردنەوەکانی تۆ لە ڕێگای سەهیدایەتەکەی خۆتەوە دەم و چاو و گوێتەوە لە مێشکە ئەوانەی کەوا گەڵاڵە بوون و دروست بوون وێنایەک دروست بووە خۆشەر نییە ئەو وێنایە وەکو وێنایە بکە لە لای منە چکە ئەفکارمان تێکەڵ بەم وێنایە بنەوە بەڵام هەردووکمان موهیمە بڵین ئەم کاغەزە سپیە و لاکێشی بۆی مغاڵەتەی تیا نەکەین چونکە خۆی لاکێشیە لەبەر پێناسەی لاکێشە ئەزانین چییە سپیشە لەبەر هیچوان عەمەل ئەلوانمان نییە تاکو ڕەنگەکان لێک جیانەکەین ئێمە مکابرەمان لەگەڵ ئەم ململانەی کە هەیە ئەم مکابرەی کە لەسەری دروست بووە بەرهەڵسکاری ئەم شتەین
کە پارتیوێکێتی مەسڕن لەسەرەوەی ئەو دیوەخانەی کوردایەتی کە لە هەولێرە وەڵامە پەرلەمانە کە قیاسیەکەین و بە پەرلەمانی ستۆکهۆڵم و ئۆسلۆ یار ناویان مشتەرەک هیچ نییانی کابرای پەرلەمان لێوێ خۆی ئیمزای کردو خۆی شەقیتی هەڵەتە پەرلەمانی هەرە هیچ کەسە ناتوانێت بڵێ حیزبی حاکمم لەناو ئەمانە دەسەڵاتم هەیە ئەمەیە مۆزوعەکە ئەوە علاقەیە نییە بە یەکترەوە ئەوەی کوردستان لە زمانی 92 شایە 25/9/92 زەمەنی سڕاعە زەمەنی ململانی و دەستشکانەوەی عەسکەری دۆزانی یەکێتی بە درێژایی تاریخی خۆی ئەو هێرشانەی هەر کردوتە سەر ئێمە لە یەک شەڕەکە ئەمە 199 شەهیدماندا و 276 بریندار مەوەس لەوە یعنی گۆڕانکاری لە فکرتان ڕووی نایەوە؟ نا گۆڕانکاریەکە ئێمە بۆ خۆم من وەکو خۆم لە دائیرەی ئیسلامەتی خۆمە ئوسولی تر بووم بەڵام لە دایرەی دەرەوەی خۆمان لیبراڵم هەروەکو پێشتریش هەروە بووین ئێمە لە دائیرەی ناوداخلی خۆمانە ئوسولی ئیسلامی قورئانی لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەڕێنەوە بۆ زەمانەی کە سەحابە چۆنی بیر کردوتەوە معتەقەدەی چۆن وەرگرتووە تۆ حەقی ئەمە چییە؟ مناقم چێت بەسەرەوەی تۆ تروتسکی وەرگرتووە یان لینی مناقم چێت تۆ تەفسیری مارکسیزم بە شێوەی لینینەکە یاهی ماوچیتۆ تۆ ئەفکاری خۆتە بەس مهمە سنووری تۆ کۆتایی پێ هاتوو کە سنووری من دەستی پێ کرد تۆ حەقچێ من سۆفی میا سەلەفی مەدخەلی میا یەکگرتووم تۆ حەقی ئەمەی ناوەوە نییە من حەقی ناوەوەی تۆم نییە بەس حەقی سنوورەکانمان هەیە لەگەڵ یەکتر من لە ناو سنووری خۆمە موسڵمانێکی سەلەفی جیهادی ئوسولی قورئانی سنەتی ئەمەم دیدێکی فکری ململانەیەکی شارستانێتی لەگەڵ ڕۆژاوا هەمە بە سیفەتی ئەوەی کە ڕۆژاوایە نەک لەبەرەوەی ڕۆژاوای وەک جوگرافیا لەبەرەوەی سەرمایەداریەکی هێرشێکی سەرمایەداری ڕیشەکێشکردن بەرامبەر بە ئیسلام هەیە من لەم بەرەی ئیسلام هەوەستاومەتەوە بەرامبەر بم ئەمە من لێرە بەڵام لە هەمان کاتیشا من بۆم نییە مافی کابرایەکی نەرویجی لێرە بفەوتێنم بیخۆم سنووری من کۆتایی هاتووە کە سنووری ئەو دەستی پێ کرد ئەمە ئەو چۆن بیرەکاتەوە لە من و ئەزانم من ئینسانێکی دڕندە و پیا و کوژ و خراپەکار و ئەوەی کە میدیا لە مێشکیەوە دروستی کردووە خۆم و بەختمەوە بڵێم چی مسەیترن بەسەرا منە بێ هەر هەوڵ بدەم بۆی ڕاستی کەم کەوانە بڵێ بەڵام ئایا ئەو دەسەڵاتەمە توانم لە حدودێکە ئەم توانی بەزەسە هیچ ناتوانم کە من هەموو مەسافەکەم 2 مەتر مربع لە وڵاتە دیموکراتیە کە من هیچ مافێکم نییە هیچ قسەیەکم نییە هیچ شتێکم نییە ناتوانم تەنانەت دوتم بە خۆڕایی دەرسەڵێمەوە لە جامعەی ئۆسلۆ زمانی عەرەبی کە اختصاصی خۆمە قبوڵیان نەکرد بەڵێ لەبەرەوە یعنی ئەو استعدادی ئەوەی نییە تۆ بهێڵێ لە مجتەمەعەکەیە بجوڵی چونکە ئەترسێ لە ئیسلام غەرب زۆر بەجددی ئەترسێ لە ئیسلام ترسەکەی لەوە نییە هەڵی تەکێنینەوە بیتەقێنینەوە ترسەکەی لەوەی ئەفکاری دەرهێنی بەڵێ چونکە خاستن دوای مسلمانبوونی کەڵە پیاوانێکی وەکو ڕوجە غارودی وەکو مۆریس بۆکای وەکو مرات هۆفمان لە ئەڵمانیا سەفیر بوو یان کنوت لە سوید سەفیر بوون ئەوە حەزەکەم قسەی لەگەی وتم تەوەرێکی لە دوای ئیسلام لە ئەوروپا و پەنابەرانوانە قسەی لەسەرەکەین بەڵام بەنسبەت نەروی جوانەوە لە هاوینی ڕابردووی 2010 باسی ئەوە ئەکرێت کە تۆ هەڕەشەیەکە کرد نەرویجەکانی تووڕە کردووە بێزار کردووە لەو شتە کە باسیەوە ئەگەر بە زۆر تۆ بنێرنەوە ئەوە یا کوڕەکانت مناڵەکانت یا ئەنسار یا قاعیدە تۆڵە لە نەرویجەکەنەوە ئەوە هەر ئەو قسەیەکە کردم کە لەو کۆنفرانسی ڕۆژنامەوانە بێگانەکانە کەوت بەڵام ئایا ئەو دەسەڵاتەمە توانم لە حدودێکە ئەم توانی بەزەسە هیچ ناتوانم کە من هەموو مەسافەکەم 2 مەتر مربع لە وڵاتە دیموکراتیە کە من هیچ مافێکم نییە هیچ قسەیەکم نییە هیچ شتێکم نییە ناتوانم تەنانەت دوتم بە خۆڕایی دەرسەڵێمەوە لە جامعەی ئۆسلۆ زمانی عەرەبی کە اختصاصی خۆمە قبوڵیان نەکرد بەڵێ لەبەرەوە یعنی ئەو استعدادی ئەوەی نییە تۆ بهێڵێ لە مجتەمەعەکەیە بجوڵی چونکە ئەترسێ لە ئیسلام غەرب زۆر بەجددی ئەترسێ لە ئیسلام ترسەکەی لەوە نییە هەڵی تەکێنینەوە بیتەقێنینەوە ترسەکەی لەوەی ئەفکاری دەرهێنی بەڵێ چونکە خاستن دوای مسلمانبوونی کەڵە پیاوانێکی وەکو ڕوجە غارودی وەکو مۆریس بۆکای وەکو مرات هۆفمان لە ئەڵمانیا سەفیر بوو یان کنوت لە سوید سەفیر بوون ئەوە حەزەکەم قسەی لەگەی وتم تەوەرێکی لە دوای ئیسلام لە ئەوروپا و پەنابەرانوانە قسەی لەسەرەکەین بەڵام بەنسبەت نەروی جوانەوە لە هاوینی ڕابردووی 2010 باسی ئەوە ئەکرێت کە تۆ هەڕەشەیەکە کرد نەرویجەکانی تووڕە کردووە بێزار کردووە لەو شتە
کە باسیەوە ئەگەر بە زۆر تۆ بنێرنەوە ئەوە یا کوڕەکانت مناڵەکانت یا ئەنسار یا قاعدە تۆڵە لە نەرویجەکەنەوە. ئەوە هەر ئەو قسەیەکە کردم کە لەو کۆنفرانسی ڕۆژنامەوانە بێگانەکانە کەوتم کە باس لە ناردنەوەکە ئەکەنەوەڵم باشە ناردنەوەکە خۆرە ئاسان نییە. تۆ لە ڕێگای UN من هاتووم بۆ ئێرە و ئەمانت داومەتی ئەگەر نەدامایەتە نەهاتم بۆ وڵاتی تو. من لە ڕێی UN هاتووم بۆ ئێرە و لە ئەمانە و 20 ساڵم لێرەم هیچ شتێکم نەکردووە. معقولە تۆ هەڵم گری بمخەیتە ناو خوێنەوە؟ معقولە تۆ بمدەیتە دەست کۆمەڵە جەلاد و لێ بمجنن تۆش سەیری ئەم دیمەنە بکەیتەوە؟ تۆش زەریبەکەی نەدەی؟ لەبەرەوە هەر کەسێ ئەمە بکە بێ زەریبەکەی بدە. باشە کە زەریبەکەیەدا چێ ئەم زەریبەیە وەرەگرێ؟ نازانی چێ وەرەگرێ. قاعدە تۆڵە کاتۆ جەماعەتە جیهادیەکانێکەنەوە خۆ جەماعەتە جیهادی عێراقەکان کە تادیدی نەرویجیان کرد وتیان ئێمە زین ساحەوی قسەی خۆشمانن، ئێوە شتێکی وەها بکەنە بێ هەڵوێستەکەش بدەن، ئەبێ زەریبەی ئەمە بدەن. باشە تۆ کە سوکاری خۆشم قسەژە فەرمی باشە هەر کە سوکاری خۆمەوە ئەو خەڵکی کە خۆی بە شوێن کەوتوی منەزانێ هەر ئەمە چۆن قبوڵەکە باشە ژنێکی نەرویجی بڕوە ئینجیل تەوزیعکە لە هەڵەبجە نەرویجیش من تەسلیم کاتەوە بە کۆمەڵە جەلاد لێوێ لەسەر مەرجی من هەڵپەڕ نابێ مە معادلەیەکی زۆر زاڵمانێ. بەستەوە کە باسیەوەکەی مناڵەکانەوە قسە لەسەر ناکەم وەکو باوکوانە، بەڵام باسی ئەنسار و ئەنسار ئیسلام و قاعیداکەی کە ئەوان تۆڵاکەنەوە. دوو شتە ئێستا وروژان لێرە، یەکیانەوەی کە ئەڵێ ئەبێ باجەکەی بن کە مەسەڵەن تۆ بنێرنەوە خەڵکیش کە بەرامبەر بۆ هەڵوێستیە بێت، بەڵام لەوانەیەشیش کە باجەکەی با کە ئەو نەبوو بێ مەبەستم لێ نەرویجیش کە باجەکەی ئەوە با خۆی ئەو نەبوو بێ. ئێمەش عەقڵمان پێشکەم سراحە، یعنی معقولە ئێستا یەکێک من بنێرە تۆ ئێمە زەریبەکە لە یەکێکی تر وەربگیرێتەوە چۆن شتی وایە؟ حیزبێکی سیاسی قرار بدا کە من تەسلیم بە عێراق کاتەوە بیشی کە دوای داماوێک لە محەڵەی قتارە زەریبەکەی بدا. ئەمە بەس لەوە نەبوو وەکو قاعدە تەقینەوە لەناو نەرویجا و بەچونکە باوەڕمان بۆ جۆرە شتانە نییە، ئەمە باوەڕمان بەوە نییە کابرایەکی مەدەنی داما و هەر تێکەڵ بە سیاسەتیش نابێ. محەڵەیەکی قتار بتەقێنیتەوە چییە تۆڵە لە سیاسیەکەی تۆ کە لەسەر حکومە قەرارێکی غەڵەتیدا. نه ئەمە بڕامان بۆ جۆرە شتانە نییە و ئێمە ئەو ئەمانەش کە مجتەمەع داوینەتێ خۆخیانەت لەم ئەمانەش ناکەین. ئەمانە ئەمانیان داوە بە تۆ کە ئەمانیان داوە بە تۆ ئەبێت تۆش بالمقابل وەکو عەقدێک گرێبەستێک وایە وەلەو نادیارە گرێبەستێک کە تۆش ئیمزات کردووە لە دڵی خۆتا ئیمزات کردووە لە دینەکەتا ئیمزات کردووە ڕۆحیان شەرەفیان پارەیان هی خۆیان و هی هەر کەسێ لەسەر وڵاتیانەژی و ئەمانیان داوەتێ لە ئەمانایە. لەبەرەوە من ئەگەر بۆشم بکرێت سەفارەی ئەمریکی بتەقێنەوە هەر نابێ بیکە، چونکە وەک من ئەمانم وەرگرتووە سەفیری ئەمریکیش وەری گرتووە ئەم مۆزەفانەش وەریان گرتووە. چۆن ئەکرێت تەسفیە حساباتی خۆم هی زۆنێکی تر شوێنێکی تر ناوچەیەکی تر بێن بۆ ئێرە ئەگەر وابێ سۆمالیانە هەر لێرە بێ هەمویان تەسفیە حساباتی یەکتر بکەنەوە. نەرویج چۆن ڕێگا بەواتە بۆیە ئەمەش کە ئەم تەعەداش کە لە ئێمە کراوە پێش ساڵێ لەمەوە پێش کابرا هاتووە فیشەک بنە لەو دی و پەردەوە بە دەمانچە، چونکە دەمانچە هی هەدەفی بینراوە وەختۆ تۆ لەو دی و پەردەوە پێوەیەنەی تۆی تەقێنی یعنی هەر کەسێ بەرگە و قەیناک لە مەلەفەکان نووسراوە قاتڵی جەماعەت. وەختێک تۆ کەسێک گەنێرە کابرا لێوەوە تەسفیە حسابات لەسەر ئەرزی نەرویجی بکەن نەرویجی چۆن قبوڵیەک نەرویجی وڵاتە حەزارەتە. بەس کە تۆ ناوی قاعدە هێنی قاعدە تۆڵی تۆ بکاتەوە لێرە چۆن قاعدە مەسەڵەن شتێک کە زیاتر باسەکرێ مەسەڵەن باسی تەقینەوە کرێ باسی قەزی کوشتن نەکرێ لەبەرەوەیە نەرویجەکانیش تۆ ڕابن لەوەی کە مەسەڵەن لەوە ئەچێ کە تۆ باسی قاعدەکە یعنی تەقینەوە بۆ یەکسەرە بەسێتەوە بۆچی خۆی کابراوا لێی تێگە ئێمە بۆچی لە هی ئەوان واتیان ناگەین بۆچی ئێمە دەجارە پرسیینەوە تۆمە بەستت چی بوو؟ نا ئەو لە ڕوانگەی خۆیەوە ڕوان تۆ هەتای وەرە قسەی بۆ بکەی ئەوەزانە حکایەتی مێشی بۆکەی. غەربی خۆی وایە غەربی لوتبەرزە لوتبەرزێکی ئیستعماری چاوشین خۆی پێی وایە پێی ڕەوایە جغرافیای خەڵکی بگۆڕێ چونکە وڵاتەکەی خۆی ئەوروپا یەکەمین قاڕەیە کە ئەو هەموو خەریتەی گۆڕاوە. گەورەترین خەسارەی خوێنی بەشەری لە ئەوروپایە بۆ 99 ملیۆن کەس لە مدەی 36 ساڵە کوژراوە
لە حربی عالمی یەکەما 38 جۆر مردن تەوزیحان کرد بەسەر ئەم بەشەریەتێ. لەبەرەوە ئەمانە بۆ خۆیان چایان لەو شتانە ناترسێت. تۆ تایوارە بۆیان باسکێڵێ کورن لە خوێنەواری وڵاتی ئێوە هەروایە، خۆ تۆ بە قاوەن حەزارەت نازانی. بە زۆر جارێ باسی ئەوە ئەکرێت کە ئەڵەن باشە کە دوای ئەو قسانەوتیان ئەگەر مامۆساکرێکار پەیوەندی نییە لەگەڵ ئەنسار و قاعیدەیە چوزانێت ئەو چوزانێت ئەوان ئێمە تەحلیلە خۆ من یەقینم نییە لەسەر ناتەوە من چوزانم. من ئەڵێم لەوانەیە ئەم ڕدود فعلەکەی کە بێتەوە ڕدود فعلێک بێت لە چۆ دێتەوە لەم جەماعەتە جیهادیانەوە لەو کەس و کارەوە لەو خەڵکی ترکەمان ناسە خۆیمە چوزانی لە سۆمالیەکەوە دێ بۆ محەممەد بوێری مەغریبی وەختە کە چووە سەر کابرای هۆڵەندی کوشتیشی بەدەمانچە دوایش هەشت چەقۆی لێدا ئاخر وەرەقەشی پێوە چەسپاوتی ئەوەش چەقۆکە و پۆلی زۆرەوەش دەمانچەکە مەغریبی کابرا چ عێلاقێکی بەسەر ئەو سڕاع و بار لەوێش گەورە بوو لە هۆڵەند. لەبەرە تۆ نازانی ئەوەی لە عەقڵی باتنی مسڵمانانە زەرع بێتەوە لەسەر ئەم هەموو زوڵمەی کە لەسەرمانە کرێ چێ دەسەداتە تۆڵەکردنەوەکە.